باسی ڕیفراندۆمە بۆ هەر شوێنەگەچی پارتی کۆڕی گەرم کردووە و لە مەزعەتخانە قەڵەباڵخت هەر یەکە باس لەوە کاوتر وەڵار دەوڵەتەکەمان مسۆگەرە جاران ئەنوو ڕاتوەکە دوای جەژن دێ موچە دوای جەژن دێ پێش جەژن دێ دوای جەژن دێ بوو بە خولخولۆکە و مەتەڵی قورس ئەمەی پارتیش ئێستا دوای ئیفلاسی فکری یعنی تەسەورکەن ئەمانە ئێستا نازانن دیموکراتین یا سۆشیالیستین ئەمانە ئێستا خۆیان نازان ساحەبی چه فکرێکن بە چه فەلسەفەیەک پێناسەی گەردوون و ژیان و ئینسانەکەن بە چه فەلسەفەیەکی کۆمەڵایەتی و ئایدۆلۆژیەک ئاڕاستەی کۆمەڵایەتیەکەن و کۆمەڵگەکە پۆلێنەکەن بە جۆرەی چییە؟ هی دیموکراسیە ئەوە نییە هی دینە بەخوا حاشاوە لیلاوان مافی مرۆڤە کوڕەنە بەخوا برا مافی مرۆڤیش عشایریە نەوەڵا ڕەنگە لە ناو عشیرەتی بارزانە عشایرێتێکە هەبێ بەڵام وەڵا برا بە ڕێزەکەم لە ئال سعودیشان تێپەڕاندووە ئەمانە وەلحاصڵ ئەوان پێڵەن ڕیفراندۆمە و هەنگاوێکە بەرەو دەوڵەتی کوردی خەڵکیێکی کەش لەم لاوە میلەتەکەش ئەڵێ وەڵا ئەمە ڕێفری ودانە بەرەو جرفان پڕکردن و چاواشەکاریەکی تر جا بەڕاستیە هەجاران کە مناڵ بووین خەڵکە مزراحێنیە کرد یا هەڵماتێنیە کرد بۆی لە کەلاکەی ئەو نەدا لە هەڵماتەکەی ئەو نەدا لەسەر ئاوایان بۆ کرد ئاوایان بۆ کردیانی نازانم هەر دابوو نەریتێکی مناڵانە بوو جا ئەمەی پارتیش مناڵانە ئێستا ئاوامان بۆ کاڵە دەوڵەتی کوردی دەی خۆیان سەوتمان بدەنێ دەنگمان بدەنێ هەڵماتەکەم وڵا گرتی قولوبەر هیچی نەگرت ئەم ڕیفراندۆمە زانی چییە؟ چەواشەکاریەکی تری میلەتەکەیە بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکی و نوێکردنەوەی پارتی و ڕاکێشانی خەڵکی و خولخولۆکەکە لە سەرسەری خەڵکەکە بخولێت بۆ چەواشەکاریەکی تر جا حیزب کە ئیفلاسەکە ڕاکە بۆ لای ئەو بینایی کە لەسەری دروست کردو حیزب ئیسلامی جوان حیزب ئیسلامیش کە فەشەل دێنێ ڕاکە لە قورئان و سونەت خوا بپەرستن ئیسلام لە خەتەرایە خەڵکەکە کۆ کاتۆ لفلفەیەکیان بۆکە کاتۆ بە قاڵبی حیزبە حیزبش فەشەلی بە داعوای ئیسلامیەکە هێناوە ئێستاش مەسعود بەرزانی هاوارەکە و پارتیەکان دیموکراتی لە خەتەرایە مافی مرۆڤ لە خەتەرایە کوردایەتیمان لە خەتەرایە دەوڵەتی کوردی لە خەتەرایە هیوا ئاواتەکانمان هەمووی لە دەست چوو تڕی بنگۆمە کوڕی باوکم تڕی بنگۆم بۆیە لە دەست کوردایەتێک لەسەر ئەساسی فشە لەسەر ئەساسی درودە لەسە 26 دانە ساڵە پەرلەمانتان هەیە ئێستا کلیلەکەی زانن لەکوێیە کلیلی پەرلەمان مامۆست کاک مەسعود دای خست و خستوێتێ پزووی شڕواڵەکەی دەرپێکەی ژێرەوە ئەها دەرپێی سپی سەر خەرمان هەیە کاک مەسعود کلیلەکەی خستوتە ئەوێ وەڵە فەرم و دکتۆر یوسف ئەگەر پیاوی لێم سەنن وەڵا کاکە کەس لێ ناسەنێ چونکە نەوشی بە مستەفای و برا بەخوا من توانای شەڕەپاڵی مەسعود بەرزانی و عایلی بەرزانیم نییە ئال سعودێک بەو قووەتەوە هاتوونەتە پێشە ئالمڕێکی داماوە توانێت چی قەتەری لێ بسەنێت ئەم شەڕە شۆقا فریودانە بە هەر حاڵ ئەم چەواشەکاریی پارتی و کاک مەسعود وا پێچێ هیچ ئەسەرێکی دەولی لە دوا نەبێ هەر مەقالێ ناویستین لە نیوزویک نووسران پێتاریۆسە ناوی چیە پیترۆسە کورا ئەو تاغوتەکەی کە هاتبوو هی احتیلال ئەڵێ وڵا کورد بۆی بێ بە دەوڵەت پێسی 800,000 بەرمیل نەوت هێبینێرێتە دەرەوە یعنی هەر نەوتەکەیە شیوەن و شێپۆڕ هەمە هەر بۆ ئەوەیە جنا مەحموود عەباس و دەحلان و قڕیع و ئەوانە زیاتری ئەم کرد بۆ ئەوروپا و ئیسرائیل بەس چونکە نەوتیان نییە حساب بانکیەکەی مەحموود عەباسیش ڕاتوەکەی کە دێ لە ئیسرائیل حساب بانکەکە لەناو بانکی ئیسرائیلیایە لەبەرەوە نەزانن کە کابراک ئەی خوا لە خەتەرایە ئێستاش بێ ماڵن وڵا ئێوە خائینن وڵا هەر کەسە دەم نەدا بۆ ڕیفراندۆم خائینە جاشە بەعسیە بەخوا نەبەعسی بووین و نەجاشەتیمان کردو 1000 نا بۆ کوردایەتی ملحید و علمانی و بێدین 2000 نا بۆ ڕیفراندۆمێکە چەواشەکاریەکی حیزبی و هیچی تر